سنتەرێکی بازرگانی جیهانی لە شوێنی ئەو جووتە تاوەرەی بازرگانی پێشوو هەبوون بنیادنراوە و بگرە لەو دوو تاوەرە کۆنا بڵندترن. ئەم سنتەرە بۆتە سمبولی توانایی و کەوتنەوە سەرپێی شاری نیویۆرک. بە هەزری من جیهان بەگشتی لە ئێستادا بە هێندی ڕابردوو سەلامەت نییە و بگرە خراپتر بووە. بۆ هەر شوێنێک دەچم هەست بە سەلامەتی دەکەم، بەڵام مەخابن کاری تیرۆریستی ڕەنگە لە هەموو شوێنێک ڕوو بدات. لە نێو مۆزەخانەی یادەوەری 11 سەپتەمبەردا میوانان و گەشتیاران کاریگەریەکانی هێرشەکانی 11 سەپتەمبەر لەسەر جیهانیان بۆ ئاشکرا دەبێت، هاوکات بە ڕووداوەکانی پەژارە و بوژانەوەی شارەکەش ئاشنا دەبن. تاوەری نوێی قەشەنگ لەو شوێنەدا بە ئاسماندا چووە. ئێستا ئەم شوێنە بۆ تەمەڵبەندی بیرەوەری و هەروەها ژیانیش. لە سنتەری بازرگانی جیهانیدا باخچەی جوانکردنی نینۆک و دەستی خانمانی لێ بە ناوی مانیکیورد گاردن، ئەو جێگەی ڕۆژێک لە ڕۆژان بەندیخانە بوو. هەندێک دەڵێن بەهۆی کاری هاندەرانە و بەهۆی هەستی جوداخوازی زیاتر هەست بە مەترسی دەکەم. ئێمە چێژ لەو پەڕی سەلامەتی کە لە گۆڕێدایە دەبینین، چونکە کەسانێک هەند بەرپرسیارن لە پاراستنی ژیانمان، کەسانێکن نادیار و نەناسراون. وێڕای نیگەرانەکان و جیاوازی ڕاوبۆچوونەکانیان لەمەڕ سەلامەتی ژیانیان زۆرێک لە دانیشتوانی نیویۆرک ئەوانەی زیندوماوانی تاریکترین کاتژمێری هێرشەکانی 11 سەپتەمبەرن هێشتا هەمووان لەسەر یەکشت هاوڕاو کۆکن، ئەویژەوەیە هەر شوێنە ڕووی تێدەکەی ڕەنگە مای مەترسی بێت. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.